ئەمڕۆ باسێکی صلاح الدین والصلیبیین باسێکی ئەم بابەتە ئەکەین. تەسەوڕەکەن بابەتەکە چی بێ؟ ئەم ناونیشانە کە دوای قودس صلاح الدین versus واتە صلاح الدین لە ڕووبوونەوەی خاچپەرستەکانە تەسەوڕەکەن چی ڕووبە؟ باسی چی بکەین؟ دووبارە سەلیبەکان ئافەری ئەمانە زلهێز بوون یان دەوڵەتی بچکۆلە بوون؟ ئەمانە زلهێزەکانی جیهان بوون، هەتا ئێستاش ئەمانە هەر بە زلهێزی ماونەتەوە. صلاح الدین چی لەگەڵا بوو بەرامبەر بەم زلهێزانە؟ ئافەری صلاح الدین بەس خوای گەوری لەگەڵا بوو. ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگە ئێستا کەنا کۆمەڵی هێز کۆبوونەتەوە ئەیانەوێت ئەوەی صلاح الدین لەیسەنون بە هەمیان لە صلاح الدین و لەچین صلاح الدینی دەربێنن. تاوان بابەتەکە زۆر گەورەیە و زۆر گرنگیشە، چونکەوەی صلاح الدین چەند ساڵە هەولی بۆ ئەیە ئیتر. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و ئازیزانمان، لە فەزلی پەروەردگار خەڵکێکی زۆر لەم زنجیرەیە متابعە ئەکات بە دەیەها هەزار لە ڕێی سۆشیال میدیاکانمانەوە. ئێمە ئیعلانی ئەومان کردووە کە ڕۆژی ئەخیر کە ئەگاتە شەممە بە پشتیوانی پەروەردگار سەعات 1 لە ڕۆی گوگڵ فۆرمێکەوە هەڵسەنگاندنێکەکەین، کۆمەڵی پرسیارمان داناوە هەر حەڵقەیەک کە ئەکاتە 9 حەڵقە 5 دانە پرسیاری لەسەریەتەوە. ئەم پرسیارانە بە ترو فۆڵس بە هەڵبژاردن یاخود بەڕاست و هەڵە جواب بدرێتەوە. نمۆرەکەمان بۆ داناون لە ماوەیەکی قیاسیە، یعنی ئەبێت تۆ لەو ماوەیە تەواو بیت. فریای ئەوە ناکەوێت کەس بچێت گوێ لە ڤیدیۆکان بگرێتەوە و یاخود شت بنووسێ یاخود سەیری بکە. یەکسەر ئەبێ گوێی جوان گرتە بێ، مراجعەیەکی باشی کردە بێ، پرسیارەکان ئاسانە. ئەوەی کە بەس لێرە حوزوری هەبێ، گوێی گرتە بێ، مێشکی حازر بۆ بێ، پرسیارەکانی بە ئاسانی پێ جواب بدرێتەوە. لەبەر هیوادارم ئینشاءڵڵا ئەوانەی کە بەشدارە بن دواتر شادەیان بۆ ئەکرێ بە شەتێ دەرەجە بێن و دەرچن و دواتر بڕیارە درێ. ئەمە هیچ جۆرە پاداشێکمان لەسەر دانەناوە، تەنها بۆ ئەوەی کە خۆتان تەحفیز بن و ژیانی ئەم پیاوە لە بیر نەکرێ و بزانی چەند کەس ئیسفادەی کردووە کە من ئومێدەکەم ئینشاءڵڵا بە هەزارەها بێ و وەڵامی پرسیارەکان. 5 پرسیار لەم پرسیارانە دوای 45ەکە کە ئەکاتە 50 پرسیار، 5 پرسیار لە دەرەوەی بابەتەکەیە، بەڵام هەر پەیوەندی بە خودی صلاح الدین خۆیەوە هەیە. پرسیاری ئامە بۆ زیاتر مێشکگوشینی جەنابتان و زیاتر فێربوونتان و زیاتر بیرکردنەوەتان لەگەڵمانە کە بزانین تا چەندێک جەنابتان ئیسفادەتان لە بابەتەکە کردووە. لەبەر ئینشاءڵڵا لەیادتان نەچێت لەو ڕۆژەیە فرسەتێکی گەورەیە بۆ هەموو لایەک بە پشتیوانی خوای گەورە بە بەشێکی لە عیبادەت سەیرەکەین و هەڵسەنگاندنێکە کە ئومێدەکەین ئینشاءڵڵا هەمووتان دەرەجەی تەواو بێن بە پشتیوانی خوای گەورە. باش نییە؟ بسم الله الرحمن الرحیم. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، لەم ڕۆیە ئەچینە بابەتی صلاح الدین وصلیبیین. ئەچینە خزمەتی ئەم بابەتە بزانین بابەتێکە کە چەندێک گرنگە و چەندێک دەتوانین لەم مێژیەوە ئیسفادە بکەین و بزانین موقفی صلاح الدین لە قودس و لە حطینە چ پیاوێ بوو و ئەوانەی کە هاتوون ئیستاکێنە وەکو سەلیبیەکان چ ناپیاوێکن. یین ئەم دووشتە بەراورد دەکەین بزانین ئێستا چی ڕوئەدا. دیارە کە صلاح الدین قودسی ڕزگار کرد، ئاگر کەوتە گیانی خاچپەرستەکان و هەموو ئەوانەی کە صلاح الدین ئیزنی دابن و لیان خۆش بوو چون لە منطقەی سوور کۆبوونەوە کە ئیستاکەنە شارێک کە لە فەڵەستین.
ئالەویانەیە خۆیان تون کرد و هەرچی پارە و سەروەت و سامان و عەتاد و چەک و سەرباز و مەلیک و پاشا و زابتەکانیان بوو هەمیان لەوێ گرت بوونەوە. پیاوێکی وەکو بەطریکی هێرقل لە کاتێکا ویستی لە قودس دەرچێ پارە و سەروەت و سامانێکی زۆری دابوو بە کۆڵیە. هەمووی لەو ڕەش و ڕووتە مەسیحیەی ئەوەی کۆ کردبوونەوە، هەمووی بۆ خۆی پارەی خرد کردبەوە و سواری باربەر و خوشتر و ئەسپەکانی کرد و ویستی دەرچێ لە ڕێگا وتیان سەلاحەدین ئەم پیاوەش تۆ وەکو پیاوێکی تری خاچپەرست 10 دیناری لێسەنی ئەزانی چی پارە و سەروەت و سامان بار کردووە و ئەم پیاوە چەند گەندەڵ بووە لەگەڵ کەنیسەکانی خۆشیانە ئەمە لێیسەنە بە ئەمە نەباتە دەرەوە. سەلاحەدین فەرمی وعدم ماوە تازە غەدری لێ ناکەم. سەیری مۆقفی ئەم پیاوەکە کە ئەکرێ بڵێ کاکە ئێمە بڕیارەکەمان عام بوو ئەم قەرارە جەنابەت شمول ناکە. هەموو سەروەت و سامانی دەرکرد چوو بۆ سوور. لە شاری سوور کە ئەمانە کۆبوونەوە ئینجا بەرپرسی کەنیسەی ئەوێ سەری خۆی هەڵگرت گەڕایە بۆ ئەوروپا. لەڕێی ئیتالیاوە داخڵ بوو لەگەڵ پاپای ئەوەیە کۆبووەوە وتی پاپا لۆربان وتی چی وتی لێمان قۆما وتی چۆن وتی چەند ساڵە هەوڵەیین 90 ساڵە ئێمە شەڕی خاچپەرستەکانمان دەست پێ کردووە دژی سەلاحەدین ئێستا کە نە سەلاحەدین ئاوا بە ئاسانی هات قسی لە دەست دەرهێناین. وتی چۆن شتی وا ڕوویاوە تی بەرە وڵات تازە بوو لە دەستمان دەرهاو چی بکەین؟ ئەڵێ پاپا لۆربان دوای چەند فترەیەکی کەم جەڵتە لێ یاومرد بەرگەی نەگرت. پاپای دووەمیشە جەڵتە لێ یاومرد کە خستیانە شوێنەکەی. پاپای سێم هەستا چوو لەگەڵ مەلیکی ئەڵمانیایە لەگەڵ ئیمپراتۆریەتی ئەڵمانیایە کۆبووەوە بربراسۆ فریدریک بربراسۆ وتی قوربان ئەگە فریانەکەون سەلاحەدین خواردووینی ئەبێ جیشێ کۆکەینەوە بین بەربەم هێرشە ئیسلامیە توندە بگرین. طبعا جیشی ئەڵمانیەکێ بوو لە جیشە هەرە بێهێزەکانی ئەو کاتە ئیمپراتۆریەتێ بوو بۆ خۆی و جیشێکی ئەو نەمونەظەمی هەبوو جوندیەک ئاوا لای بایە لە ملیانەیە خۆیان لە ملیانەدا جیشێکی ئەو نەتوند و منەظەم بوو. جیشی ئەڵمانی ئەوە وتی من بەڕێکەوتم جیشی کۆکردەوە قووەتیان کۆکردەوە و هاتن ئەنجا ڕووی کردە شۆڕووی کردە فەڕەنسا چوو بۆ لای فلیپ ئۆغۆستۆس وتی جەنابی پاشای هەموو فەڕەنسا جەنابی گەورەی هەموو فەڕەنجەکان ئەبێ جیشی کۆکۆینەوە فریای ئەم وەزع بکەوین. وتی لەگەڵ چێیە؟ وتی لەگەڵ ئەڵمان و لەگەڵ بەریتانیایە. وتی من لەگەڵ بەریتانیایە عەداواتم. وتی ڕێکتان ئەخەم. هەستان بەریتانیا و فەڕەنسایان ڕێخست بۆی کە ئەم شەڕە ڕووبە. هێنڕێیان هێنا وتیان هێرنی تۆش گەورەی هەموو بەریتانیەکانی ئەگەر کار وا بڕوات ئێمە بە شوێنی خۆشمان جێمان پێ لەقەبێ لەبەرەوە باز و فریا بکەوین و بچین بەیت المەقدیس بێنینەوە ژێر ڕکێفی خۆمان. ئەویش ماوەیەکی کەمی برد ڕۆی کوڕەکەی هاتە شوێنەکەی. کوڕەکەی هێنریشێ بوو کوڕەکەی هێنری ریچارد قەلب ئەسەد. ئەم پیاوە فعلەن ناوەکەی بوو نەکرد بوو پیاوێکی بەجەرگ و ئازا بوو کوڕی هێنرێ بوو. هەر سێ ئەمانە هەر سێ ئیمپراتۆریەت هەر سێ پاشا خۆیان پێویستەکا لەم کاتەیە ئینسان بێت سەرۆکی سوپا بنێرێ بەڵام ئەمان وایان نەکرد خۆیان هاتن هەر یەکەیان. ئەڵمان لە ڕێی وشکانیەوە بەڕێکەوت فەڕەنسا و بەریتانیا لە ڕێی ئاوەوە بە کەشتی هاتن بەرەو چۆ هەر هەمویان بەرەو بەیت المەقدیس. سبحان الله ئینسان کە بەس ئەم خەبەرە ئەبیستێ ئەلێرەوە سێ وڵاتی زلهێز سێ ئیمپراتۆریەتی گەورە لەو کاتەیە هەر هەمویان هێرشکەنە سەر چێ هێرشکەنە سەر شارێکی بچکۆلی وەکو بەیت المەقدیس کە بە سەلاحەدینی تایە. تەوەقوعی چیەکەن؟ هەرچی تەوەقوع ئەکەن ڕاستە هەرچی یە بە مێشکتانە تەواوە سووک و ئاسان. سەلاحەدین ئەکەوێ ئەڕووخێ بەیت المەقدیس تەسلیمەکە نەک هەر تەسلیمەکە هەر پێش ئەوەی کە ئەوان دەرکەون حەقە سەلاحەدین چۆڵی کات و سەری خۆی هەڵگرێ بێتەوە بۆ کوردستان وازە هەموو شتێ بێنێ. هەموو عەقڵێک وامان پێڵێ
ئەڵێ سەلاح الدین ئەم شەڕە بە تۆ ناکرێت هیچیش لەسەر نییە ئەوەی لەسەر بۆ کردێ سەلاح الدین کە ئەمە ئەزانێ جواب بنێرێ بۆ دەوڵەتی عەباسی بە خەلیفە ئەڵێ خەلیفە سێ ئیمپراتۆریەتی گەورەی ساکەنیان بۆ مەملەکەتەکەی تۆ بەڵێ من سوڵتانم لێرانەیە بەڵام پیاوی چابەوەرە خۆت ئیشەکان بگرەوە دەست ئەوان پاشا هاتوون ئەبێ تۆش پاشا بەرامبەریان بوەستیتەوە خەلیفە وتی بەسەر چاو چی تێ بۆتە نێرم پارە تێ پارە تێمێ چەک تێمێ چەک تێمێ نەوت تێمێ نەوت تێمێ منجەلیق تێ منجەلیق تێمێ بەس خۆ بێم لەسەرم عەشەلاچم ئەم ئیشە جوانە لە خۆم تێک بەم غەڵەتی واناکە طبعا کەس وەکو سەلاح الدین نەبوو بێ خۆی سوڵتانێ بێ لەناو جەرگەی شەڕەکانەش مشێری بەدەستەوە بێ ئەمە کاری نەکردە بوو کەس ئەمەی ناکرد خۆی لەسەر تەختی پاشایەتی دانیش خەڵکیە نارد سەلاح الدین کەسی نەما ئیبن شەدادی نارد وتی بڕۆ لە جزیرە خەڵکم بۆ کۆکەرەوە لە دیمەشق لە شام لە ئەربیل لەم چوار شارەوە خەڵکم بۆ بێنە چوو ئەوەی کە خەڵکی هاننا و خەڵکی هەنا هاو لە دەروی جێشتەکەی سەلاح الدین جێشتەکەی سەلاح الدین نزیکی بوو بە چەندێک نزیکی بوو بە 20 بۆ 25,000 کەس ئەی جێشی سەلیبیەکان کە ئیستاکێنە بەڕێوەن هەندێک ئەڵێن 500,000 کەس نیو ملیۆن هەندێک ئەڵێن 750,000 کەس هەندێکیش ئەڵێن 1 ملیۆن کەس بوون هەزار کەس بوون بەرامبەر چی؟ بەرامبەر بە 20 تا 25,000 سەلاحەتی حسابی خۆ ئالەم کاتەیە ئەگەر پشتیش هەڵکەی لە جەنگ هیچی لەسەر نییە چکە عەدەدەکە لەوە تێپەڕی کە خوای گەورەش باسیەکە بەڵێ بەڵام هەستەکەی ئێستاکەنە هەست بە مەعیەتی خواکەن لەگەڵ ئەم بابەتەیە جێشی ئەڵمان کە بەڕێکەوت فریدریک ئەڵێ کە تێپەڕی هات جێشێکی ئەو نەزەخمی پێ بوو بەناو بزنتینەکانە هات بزنتینەکانیش مەسیحی بوون بەڵام لەگەڵ سەلاح الدین ئیتفاقیان هەبوو کە تێپەڕین ئەسڵ حسابیان بۆ بزنتینەکان نەکرد بەناو وڵاتەکانیان تێپەڕین و نەیانتوانێ ڕێی لێ بگرن هاتنە ناو وڵاتی ئاسیای سوغرا و ئەنەدۆڵەوە کە تورکەکانی لێبوون قلیش ئەرسەلان شارەکان و وڵاتەکەی خۆی دابش کرد و بەسەر کوڕەکانیان لە شاری قونیە لەوانەیە کە پایتەختی سلجوقیەکان بوو ئەلێوانەیە شەڕوویە ئەڵمانیا وتی جۆ بگرن من نهاتوم شەڕ لەگەڵیەوە بکەم من هاتووم بۆ ژیانی سەلاح الدین ئەم پیاوە تەعەدای لە ئێمە کردووە ئەم پیاوە بەیت المەقدیسی لێسەرنی هیچم لەگەڵ ئێوەیان نییە قلیش ئەرسەلان کوڕەکانی بێدەنکە باتەمەیان نەکەم خۆتەمەیان کە باتەمەیان نەکەم قلیش ئەرسەلان وتی کوڕم عەقڵ دانیشن بەڵام جوابێکی نات بۆ سەلاح الدین وتی سەلاح الدین زۆر داوای لێ بکەم جێشێک هاتووە لە ئەڵمانیاوە سەر و سامانی نییە هیچ ڕێم پێ نەژیرا بخوا زۆر داوای لێبوردن لە جەناب دەکەم جێشەکەم ڕێگە بە هات هیچم پێ نەکرا هاو بەناو جێیشی سلجوقیەکان و تورکەکانە هەتا گەیشتە ئەرمەنەکان ئەرمانەکان فەرشی سووریان بەڕاخستن عەلەف و نان و ئاو و چەک و هەموو شتێکیان نانێ وەلەمایانە فەرموون ئەگەر ئەم جێشە بگەیشتایەتە شام ئەمانوت کاتی خۆی شام و فەڵەستین و میسر کاتی خۆی موسڵمانی تیا بووە یعنی هیچ شیان بەسەری چەوە ناهێشت بەڵام خوای گەورە ڕەحمی کرد لە ڕێگا کە بەربراسۆ ویستی لە ناو ڕووبارەکە پڕێتەوە یاخود خۆی بشوە ئاو بردی کە ئاو بردی سەری یای بەدارێکە هەتا دەریان هێنایەوە کە سەریان کرد مرد الله ئەکبەر پاشا تۆ لێوە بیت لە ناو ڕووبارێکا بخنکەیت لە ئەنتاکیە وڵا قەزابەڵای ئێمەی برد نەوەڵا قەزابەڵای سەلاح الدینی برد بخوا گونا حتا سەلاح الدین بمێنێ قەزابەڵای کەسی تر بەرێ چیان لێ کرد خستیانە ناو کوپەیەکی شەرابەوە هیمەی بۆی کە لاشەکەی تێک نەچێ هەتا وەکو لە شوێنێکا بینێژن کوڕەکەیان لە شوێنی خۆی دانا مجموعەی وتیان جاوە چیەوە مناڵیان داناوە بەسەر ئێمەوە مجموعەیەکیان وتیان نایکی گەڕانەوە بۆ ئەڵمانیا ئەڵڵا نیوەی تووشەکە گەڕایەوە شەڕی نەکرد ئێمە لەگەڵ ئەمەیان شەڕ ناکەین ئێمە دوای پاشاکی خۆمانەکەین ئەمە مناڵە چییە نیوەکەی تریان هاتن بۆ سوور گەیشت ناوێ سەلاح الدینیش ئەیزانی ئەم جەشێ بەڕێوەیە
کە زانی ئەم جێیشە بەڕێوەیە جێیشی بۆ ناردن لە ڕێگا لە ئەڵمانەکان بات فریان نەکەوتن ئەڵمان خۆی کرد بە ناو سوورە سەلاحەدین وتی جێیشەکەم قووەتەکەم زابتەکان پیاوە گەورەکان با لێیان بین لە سوورە پێش ئەوەی کە ئەمانە پێی خۆیان قایم بکەن وتیان سەلاحەدین پەلەمەکە هیچ پەلەمەکە جارێ ماوە ئەم سوورەش ئێمە پێشم حاولەمان کردووە زۆر خەسینە زۆر توندە هەرچی پاشا و هەرچی زابط و هەرچی خەڵکێکە لێرە خۆی کۆ کردوێتەوە ئاخر سەلاحەدین وەڵڵای خەتای تۆ بوو ئەگەر لە حەتین ڕێگە و نەیایە ئەگەر لە بەیت المەقدیس ڕێگە و نەیایە مەیسە لێرە کۆ نەئەبوونەوە دیسانەوە بنەوە بە مڵۆزم و لێرانەیە پەلامارمان بن ئەگەر هەمویانە قەتڵ و ئام کردایە ساکەین لێرە ئەمی ڕووی نەهادا اینجا سەلاحەدین وردە وردە جێیشی کۆ کردەوە ئەچووە پێشەوە وردە وردە جێیشی سەلیبیەکانیشە گەیشتن ئەڵمان گەیشت دوای ئەوە فەڕەنسا گەیشتە سوور پێشوازیەکی گەرمیان لە فلیپ ئەغسطۆس کرد کە ملیکەکەیان بوو پاشای هەموو فەڕەنسا بۆ گەیشت بوو تا ئینجا قوربان سەلاحەدین ئالێرە قەلعەیەکی هەیە شارێکی گەورەی هەیە ئێمەی بە دوو ڕۆژتیا دەرکرد کە پێڵێن ئەکا ئەم ناوە لە بەرکەن ئەم ئەکایە غەزەیەکی تری ئێمەیە ئەم ئەکایە خەفەتی بۆ فەڵەستین و بۆ ئێمە و بۆ سەلاحەدین دروست نەکردایە بەڕاستی لەوەچە سەلاحەدین مادەم بۆ بەجەڵتە لێی نەیە تەسەوەر مەکە سەلاحەدین دوایەوە هیچی لێ نەیەت هاتن تەوقی عەکەیان کرد عەکە ئیساکەنا جێیشی سەلاحەدینی تایە ئەمیرەکانی سەلاحەدینی تایە عولەماکانی سەلاحەدینی تایە جێیشی فەڕەنسی ئاوا لە سوورەوە سوورایەوە چوە پشتی عەکا هات بە دەریایە لە وشکانی دابەزی ئاوا تەوقی عەکای کرد سەلاحەدین وتی پیاوی چابن با لێیان بین هەتاوەکو جێیش کۆ نەبووتەوە هەتاوەکو عەکامان لەدەست نەچووە هەتاوەکو تەواو ئەو خەڵکیان دوور نەخسۆتەوە لێمان وتیان سەلاحەدین فەڕەنسیەکان شوێنی خۆیان گرتووە خەندەقیان لێداوە بە دەوری عەکەیان ئێمەش 50 دانە ڕۆژە بەسەر ئەسپەوەین خەومان لێ نەکەوتووە هەمووی برسیمانە زستان بەڕێوەیە سەلاحەدین لێمان گەڕێ با ئیستراحەتێ بکەین دوای ئەچینە جانیان سەلاحەدین لەگەڵیان نەبوو هەر چۆنێ بێ قەنەعەتیان پێکەوتیان سەلاحەدین با ئەم هجوومەکەین ئەخە زۆرە تۆ 50 دانە ڕۆژ ئیستراحەت نەکەیت جێیشی سەلاحەدین زۆر ماندوو بوو لە حەتینەوە بۆ بەیت المەقدس و ئیساکێنەش هەموو کەناراوەکانی پێپاکردنەوە لە ماوەی 2 مانگە لە تەرابڵسەوە پیا هات هەتاوەکو ئەگاتە عەسقەلان و هەتاوەکو ئەگاتە غەزە ئیساکێنەش چەند ڕۆژە هاتوون لە دەوری عەکا سەنگەریان گرتووە فەڕەنسیەکان ئەیانویست هەرچیە بکەن نان و ئاو و خواردن لە شاری عەکا لە شاری غەزە ببڕن بۆ ئەوەی کە دووری خەنەوە لە ئومەتی ئیسلامی و تەسلیم بن بەڵام تەسلیم نەبوون ئەوان بە 2 ڕۆژ تەسلیمیان کرد ئەمان 2 دانە ساڵ تەوقی ئەو شارەیان کرد هەتاوەکو جوابیان ناوتیان سەلاحەدین نانمان نییە خواردن هەتا 15 شعبان بەشەکە ئەگەر نانمان فریا نەخەیت ناچارە بێ شارەکە تەسلیم بکەین سەلاحەدینیش هاتبوو ئەمە عەکا بوو ئەمە فەڕەنسیەکان بوون لە ناو ئاوەوە طبعا عەکا شارێکە لەسەر ئاوە لەسەر بەحری ئەبیەضی متەوەسطە لەسەر دەریای ناوەڕاستە فەڕەنسیەکان لە دەریای ناوەڕاستەوە پاپۆڕیان بۆ دانابوو هەتاوەکو وشکانی لە وشکانی شەو خەنەقیان لیا بوو هەمیان گرتبوو سەلاحەدینیش هاتبوو لەم دی و خەنەقی فەڕەنسیەکانەوە جێیشی دامەزران بوو بۆی کە جێشەکە بشکێنێ و ئەو خەڵکە ڕزگارکە جوابی ناد بۆ میسر وتی کاکە پاپۆڕم بۆ بێنن هەم خواردن بێنن بۆ براکانتان هەم با ئەو خەڵکە ڕزگارکەین هەتاوەکو قادی الفاضل لەگەڵ قەرەخۆشە خواردنێکی زۆریان نارد بیگێنە جا تا پاپۆڕێک ئەگەیشت لە خواردن پاپۆڕێکی تر غەرقە بوو یان پاپۆڕێکی تریان ئەسووتان سوبحان الله ئەو عەکەیە یەک وێنەی پێشکەش کردووە بەس مەگەر غەزەییەکان لەم سەردەمەیە پێشکەشیان کردبێ شعبێکی چەند ئازا چەند بە قووەت چەند بە جەرگ 2 دانە ساڵ تەوقڕێنی هەڵم خواردنەوە بۆ بێ بەڵام کۆڵیان نەدا و پشتیان هەڵ نەکرد
ئەڵێ لە بەیروتەوە ویستیان خواردنیان بۆ بێنن موسڵمانەکان کۆمەڵی خەڵکیان هێناوتیان کاکە ئێوە تازە موسڵمان بوون ئێوە ناناسن ڕیشتان بتاشن سواری کەشتیان کردن چوون هەندێک بەراز و هەندێک سەلی بوشتیان لەسەر کەشتێکە دانا گەیشتینە ناو پاپۆڕی فەڕەنسیەکان وتیان خێر بۆ چۆچن وتیانە چین بۆ لای جێشەکەی خۆمان جێشی خاچپەرستەکان لە پێشەوە وتی بۆچی ێشە شارەکە داگیر شارەکەتان ڕزگار نەکردووە وتی نەخێت وتی دێمە بۆ لای برا خاچپەرستەکان ماتون خواردنیان بۆ بین سێریکی پاپۆڕەکەیان کرد کەسێیان کە سەلیبێکی بەسەرەوەی هینە تیان دەبڕۆن هەتا خواردنەکەیان بەدزیەوە گەیانە موسڵمانەکان تمەزەوە موسڵمان بوون و ئەوەیەک بەم شێوەیە خواردنیان پێگەیانن خواردنیان پێ ناگەیشت خاچپەرستەکانیش هەرچی هەوڵیانەدا دەستیان بگاتە شارەکە چەند جار ئەو تەڵقەیان شکان بەڵام موسڵمانان لێیانەدان و وەگەڕانەوە سەلاحەدین لە پشتەوە لێدان بەڵام نەئەشکان فەڕەنسیەکان ئەو جوان خۆیان قایم کردبوو ئەو زستانەیان بەسەرا تێپەڕی بوو کە سەلاحەدینی و جێشەکەی نەچوونە پێشەوە لێیان هەڵناکەران بە هیچ شێوەیەک ئەڵێ هەتا جارێکیان فەڕەنسیەکان هێرشی پێچەوانەیان کرد تەقیەدین عومەریان شکان لە دەستی ڕاستی سەلاحەدینەوە کە هاتبوو تەوقی فەڕەنسیەکان بکە ئەڵێ جێیشی تەقیەدین پاشەکشەی کرد هەتا گەیشت نەخەیمەکەی سەلاحەدین کۆمەڵی عالم بوون بە درع بۆ سەلاحەدین بۆی کە نەکوژرێ بۆی شەهید نەبێ سەلاحەدینیش هاوارێ کرد ئەی وا ئیسلامە وا ئیسلامە پیاوی چابن ئیسلام کەوت ئیسلام شکا پیاوی چابن وەرنەوە سەلاحەدین بە تەنیا لەگەڵ جێشەکەیان مایەوە هەتا وەکو هەموو قووەتەکەی کۆ کردەوە جارێکی تر اینجا هجوومی پێچەوانە کرا اینجا سەڵابیەکان و فەرنجەکانیان خستەوە ناو خەندەقەکانی خۆیان وایان لێیان شکانیانن پشتیان پێ هەڵکردن ئەڵێ ئەگەر ئەم خۆڕاگریەی سەلاحەدین نەبوایە ئەو جێشی فەڕەنسا کە ئەو هێرشەی کرد و باڵی ڕاستی شکانن هەتا وەکو بەیت المەقدیسە هاو بەڵام سەلاحەدین نەجوڵا لە شوێنی خۆی خەیمەکەیان گرت بەڵام پاشەکشەی نەکرد ئەو هەموو خەڵکە ئەڵێ خەڵکێکی زۆر لە فەرەنجەکان ئەلێرەنەیە کوژرا سەلاحەدین هێرشیە کرد جا بە خەڵکەکەی وتی کاکە چۆنێ بێ خۆتان دەرکەن ئێمە لە پشتەوە لێیانەین ئێوەش محاولاکەن لە ناو حیسنەکان دەرچن بۆ ئەوەی کە ئەو تەوقە بشکێنین هیچ لەبێ بێنە دەرەوە ڕزگارتان بێ چەند محاولیان کرد هەر سوودی نەبوو اینجا فەڕەنسیەکان هاتن بە هەرچی ناپاڵمە بە هەرچی منجەنی قەلەیاندان بەس دەرعەکە بشکێنن ئەیان شکان و موسڵمانان دیفاعیانە کرد سوبحان الله ئەو شارە نەکەوت ئەو شارە هەچیەکیان لەگەڵا کرد اینجا هاتن برجی گەورەیان هێنا کە لە دەرەوە دروستیان کردبوو ئەڵێ بەرزەکەی 30 دانەمەتر بوو بە ئاسمانیا بردبوویان بۆی کە بەسەر قەلعەکەیە ئاوازاڵ بێ یەکێک لە پێشمەرگەکانی سەلاحەدین وتی سەلاحەدین ئیجازە مەیی بچم ئەوانە بۆ بسووتێنم لە پشتی سەنگەرەکانەوە چوو خۆی گەیانە هینەکان نەوتی برد هەر هەمووی سووتان هەرچیەکیان کردبوو بەفی بە زایە ڕۆی اینجا لە ناو دەریاوە تۆقی دەریایان ئاوا کردبوو ئەڵێ کەشتەیەکیان هێنا لە 4 قات دروستیان کردبوو قاتێکیان دار بوو قاتێکیان قورقشم بوو قاتێکی ئاسن بوو قاتێکی مس بوو ئەڵێ بەرزیان کردەوە بۆی کە موسڵمانەکانی پێ بشکێنن ئەڵێ موسڵمانان ئەمەشیان سووتان سوبحان الله ئەو شارە نەکەوت جا پیاوێک هەبوو هەموو شەوێک ئەچوو بۆ بەژێر کەشتەکانە بە مەلە ئەڕۆی خۆیە گەیانە ئەو خەڵکی کە لەوێ بوو خەبەری بۆ ئەبردن پارەی بۆ ئەبردن ئەگەڕایەوە ناوی چی بوو ناوی عیسە العەوام بوو ئەم عیسە العەوامە هەموو ڕۆژێک ئەچوو شتی بۆ بردن و خەبەرێ برد و خەبەرێ هێنایەوە ڕۆژێکیان 1000 دیناری ئاتوونیان پێوە بەست بە پشتێنێک خۆی کرد بە ناو ئاوا بەو شەوە بەو سەرمایە هەتاوەکو خۆی گەیانە خۆی بگێنێتە ئەکا شەوەکانی تر ئەگەی کە ئەگەیشت تێیدێکیان هەڵەدا یعنی ئەوە عیسە العەوام بە سەلامەتی گەیشتوایان زانی بەڵام ئەو شەوە تیر هەڵنەدرا وتیان بەخوا عیسە العەوام شتێکی لێ قەوماوە هەندێک کەس وتیان کورە با بە تو 1000 دیناری ئاتوونی یاوە تێ لەوانە ئیساکەنە هەر بۆ ئاوەی ئیجیا تێپەڕی بە بچێ داوای دیجووکە لە بەریتانیا ئیساکەنە بچێ لەوانەیە خۆی لە ئاوەکەیا بێ و بۆ خۆی هومپاری پێیە چی ئەکا دانیشە خۆی خاتە مەترسیەوە ئەلێ دوای چەند ڕۆژێک لاشەیەکیان بینی سەر ئاو کەوتبوو
کەوتە کە ناوەراوەکانی عەکا کە سیریان کرد عیسا ئەوامە خنکاوە ئینجاڵێن کەس نەبوو لە دوای مردنی خۆشی ئەمانەت بگەێنە عیسا ئەوام نەبێت دوای مردنی خۆشی ئەمانە زایل نەکا ئەلێ کە پشتێنەکەیان کردەوە کە سێرەکەین ئاڵتوونەکەی پێیە و کتابێکشی پێیە بۆیان مسلمانەکان ئاوا بوون سبحان الله ئەو بەجێرگەی کە لەلاو مسلمانە هەیە یەکێ لە کەشتەکانی مسلمانەکان کە هاتبوو لە بەیروتەوە خواردنی هێنابوو عەتاد و چەکی هێنابوو خەریب و بگیرێ ئەڵێ هەر چەند دیفاعیان کرد بەڵام فەرنجەکان ئاوا تەوقیان کردبوون و لێیاندان بە هەرچی قووەتە ئەڵێ خەریب و کەشتێکە بکەوێتە بەردەستی مسلمانەکان سەرۆکەکەیان وتی کەشتێکە کونکەن ئەڵێ کەشتێکەی کون کرد و بە خۆی و سەرنشینەکانەوە هەر هەمووی غەرقی کرد وتی با چەک و ئەسلحە و خواردنەکە دەکەوێتە دەست کافرەکان سبحان الله ئەم فیداییانە چی بوون کەشتێکی تر هاو کابرا ناوی جەمالەدین بوو وتی سەرۆکەکەتان چێ وتیان ناوی جەمالەدینە سەرۆکەکەی ئێمە وتی سەرۆکەکەی ئێمەش ئێوێ قسەی لەگەڵا بکە بینی تەڵ کراوە وتی سەرۆکەکەتانم بۆ بانکن با دوو قسەی لەگەڵا بکەم سەرۆکەکەیان بان کرد ئەڵێ جەمالەدین ئاوا دەستی خستە ناو دەستیەوە بە حساب تەوقی لەگەڵا کە ئاوا دەستی وشی و باوشی پیا کرد بە خۆی و بە سەرۆکی خاچپەرستەکانی خستی ئاوەکەوە نەیهێشت بەرز بێتەوە تا هەردووکیانی پێکەوە خنکات خۆی و ئەویش زانی هەر خۆی شەهید دەبێ اینجا بۆ بەتەنیا بڕۆم بە ئەم دێرم بۆ جەهەنەم خۆشم چم بۆ بەهەشت سبحان الله ئەم غیرەتە بە شێوەیە بوو کەیتر ئەو نەناڕەحەت بوون نامەیان نارد بۆ سەلاحەدین وتیان سەلاحەدین لە تین و توانامانە نەماوە تەسلیمە بین سەلاحەدین هەر تەشجیعێکردن هەر هەوڵێدا اینجا قاضی شەداد دەفەرمێ سەلاحەدین وەکو ئافرەتی جەرگ و تاوی لێ هاتبوو هەر ئەهات و هەر ئەچوو دەمان و دانیشە ئیسراحەتێ بکە ئەی ئەو خەڵکە لە ناوە بوو تەوڵ کرابوو نەدەسی پێیانەگەی خەڵکی غەزا نەنانی بۆ ئەبردن نەچەکی بۆ ئەبردن هیچ توانایەکی نەبوو پشێ لەو خەڵکە نزیک بێتەوە خەڵکی غەزا و خەڵکی عەکایەک شتەوە کرد ئەم مێژووە چەند جار دووبارە بێتەوە پێتان سیر نەبێ ئەڵێ سەلاحەدین زۆر ناڕەحەت بوو وەکو ئێمە نییە لە ماڵەکانی خۆمانە دانیشین کۆرە بڵێن جاوان حەقمان چیە بەسەریانەوە ئەڵێ سەلاحەدین وەکو ئافرەتێک و دایکێکی جگەرس و داوی لێ هاتبوو هەتا وەکو خەڵکەکە ئەنجا هاتن بۆ لای چێ هاتن بۆ لای خاچپەرستەکان وتیان با سوڵح بکەین وتیان سوڵح لەسەر چی وتیان سوڵح لەسەرەوەی کە ئێمە لە شارەکە بینە دەرەوە و شارەکەتان بۆ چۆڵکەین هەچی چەک و پارە و سەروەت و سامانی تیای بە خۆتان چۆن ئێمە لە بەیت المەقدیسە لە قودسە چاوپۆشیمان لێکردن ئێوەش لێرە ڕێگەمان بن با بچینە دەرەوە سەلاحەدین وتی کاکەجان بەرامبەر هەر دیلێکتان ئێمێ بەرامبەر بە هەر کەسێک کە لە عەکا بۆم دەرەکەن من دیلێکتان بۆ ئازاد دەکەم 200,000 دیناری ئاڵتوونیشتان ئێمێ سەلیبی سەڵەبوو تشتان بۆ گەڕێنبەوە چیتانەوێ بۆیان بۆتانەکەم بەس ئەو خەڵکەی ناوە مەکوژن ڕیشار قەلب الئەسەد وتی دێ بزانم چیمان بۆکەی سەلاحەدین هەرچیەکی کرد پاری کۆ کردەوە 500 دیلی بۆ هێنان وردە دوفعەی یەکەمی تەسلیم کرد وتیان سەلاحەدین ئەی کوا دوفعەی دووەمی وتی دی باشە من 500 دیلم تەسلیم کردوون پارەم تەسلیم کردوون قستی یەکەم دێ ئێوەش هەنگاوێ بنێن هەندێک خەڵک ئازادکەن بۆی کە بزانم ئێوە ڕازگۆن لەگەڵما بەداویەکانی وت کە خەڵکی ئیمانداری خاچپەرستەکان بوون وتی ئێوە ئەتوانن و وعدم بنێ کە ئەم خەڵکە ناکوژن ئەگەر من هەموو پارە و هەموو بڕیارەکانی مەرجەکانی خۆم جێبەجێ کرد وتیان هیچ سیقەمان بەمانە نییە نسیقەمان بە مەلیکی فەڕەنسا هەیە نسیقەمان بە مەلیکی بەریتانیاش هەیە سەلاحەدین وەستا کە سەلاحەدین وەستا ئەنجا ئەوانی ژۆک و پیا و هەستان 3000 دیلیان لە ناو عەکەیە هێنایە پێشەوە ڕێک بەرەو سەنگەری سەلاحەدینیان بردن بە دەست و پێبەسراوی بەرامبەر سەنگەری موسڵمانەکان 3000 موسڵمانیان سەربڕی بەس بەدەم خۆشە 3000 کەس بەرچاو دۆبووشت من نازانم سەلاحەدین چۆن وفاتی نەکرد لەو کاتێ چۆن جەڵتەلەی نییە چۆن نەمرد ئێمە شەقە بمرین ئەو لە خەفەتە ئێمە لە خەجاڵەتیە ئەم
هێشوە زۆر جار دووبارە بێتەوە لە هەر شوێنێکا موسڵمانان لێیان نەدرێ کەس خاوەنیان نییە لەمڕۆ لە موسڵمان بێ خاوەنتر نییە ئەو ڕۆژ سەلاحەدینیان هەبوو ئەمڕۆ ئەوەشی نەما بەڵێ دوایەوە ناچار موسڵمانەکان پاشەک شویان کرد هەموو هەوڵەکەیان بۆ ئەوان خەڵکە نەکوژرێ جا سەیری غیرەتی ئەمانەکە سەیری بێغیرەتی ئەمانە بکە 3000 دیل بە دیلێتی بکوژیت لە کاتێکە سەلاحەدین نەیهێشت خوێن لە لوتی کەسێ بێ لە ناو بەیت المەقدیسە جا لە موسڵمانەکان چاوساغیان هەبوو خەڵکێکیش هەبوون مەسلەحەت چی بوو با بڵێن ئەلەو بینەیە ئەلەیە چوونە ناو خەیمەی فەڕەنسیەکانەوە ڕۆژێکیان دایکێکی لێ بوو ئاگای لە مناڵەکەی بڕابوو مناڵەکەیان دزی هێنایان لە ناو بازاڕی موسڵمانانە ساغیان کردەوە مناڵەکەیان فرۆژ وەکو دیل ئەلێ دایکەکە هاواری لێ ساوتی مناڵە ساواکەم کوا چێ بردی وتیان وەڵی پێ چێ بردی بێتیان بۆ ئەو بەری موسڵمانان بچۆ پیاوێکی ئیمانداری ساڵحی لێیە ناوی سەلاحەدینە داوای لێ بکە بڵێ مناڵەکەم ئیبن شەداد دەفەرمێ ئافرەتەکە هات ئەگریا وتی تۆ سەلاحەدینی وتی بەڵێ وتی مناڵەکەمیان بردووە ئەڵێ سەلاحەدین فەرمی بڕۆن ئەو مناڵە لە هەر شوێنێکە بۆی بدۆزنەوە بۆی بێنن لە گەرمەی شەڕەها ئافرەتێکی خاچپەرست مناڵێکی ساکێنە باوکی لەوانەیە زابت بێنە ناو جێشەکەیە سەلاحەدین چوو لە بازاڕەکەیە مناڵەکەیان دۆزیەوە کەسیان کرد فرۆشراوە بە پارە کڕیانەوە هێنایان بۆ دایکەکە ئەنجاڵە دایکەکە ئاوە باوشی پیا کرد و یەک دانە سعات شیری دایە ئیبن شەداد دەفەرمێ هەموومان بە دیارم دایکەوە گریای سیری دڵی موسڵمان چۆنە حیمایی لەگەڵانات حرەسی لەگەڵانات تا گەیانیەوە خەیمەی خاچپەرستەکان یەک مناڵی ساوە ئەمانشن کە ئەمڕۆ باسی مافی مرۆڤ و باسی حەقی ئینسان و باسی بۆمانزانی هەر لە مێژووە وایە ئەم ڕۆژ دەرکەو ئەمانە هەمووی درۆ دەلەسەیە خەڵکێکی مەعزوول لە شارێکە ئاگر و ئاسلی بەسەرا ئەبارێ بینای بەسەرا ئەڕووقێ بە ناوی هودنە و سڵحەوە زوڵمی لێ ئەکرێ ئەو هەموو خەڵکەی ئەکوژرێ یەکێک نییە ئیدانەی کە یەکێک نییە بەڵێ کاکە ئەمانە هەر واز لەوە بێنە کاکە بەشەرن کاکە گریمان حەیوانن حەیوان ئاوا ئەکوژرێ خۆ ئێمە کە لە جەژنی قوربانە حەیوان سەر ڕەبڕین ئێوە هاوارتان لێ هەڵەسی ئەڵێ حەیوان چۆنە بێ سەر ببڕێ ئینسان گۆشتێکی بخوا ئێوە گۆشتی ئەمانە سووتێنن سبحان الله ئەمە ئێمە ئەوە ئەوان ئینجا کێشە کەوتە بینی ڕوبەڕووبوونەوەی سەلاحەدین بە 20,000 کەسەوە لەگەڵ ڕیشار قەلب الئەسەدا لەگەڵ فلیپ ئۆغزوسسا لەگەڵ مەلیک و ئیمپراتۆریەتەکانی ترە شەڕ گەورە بوو ئینجا ڕیشارد قووەتێک و هەیبەتێکی پێیا کرد پەلاماری یافاییە بەرەو جنوب هات لەسەر کە دەنیا لەسەر کەنارەکان یافای کرد کەسی دانەوە دیفاکە اینجا بەرەو ئەسقەلان و بەرەو غەزە هات سەلاحەدین جێشەکەی کۆ کردەوە قووەتەکەی کۆ کردەوە وتیان چی بکەین وتیان سەلاحەدین ئەکەمان لەدەست داوە یافا گیراوە یانە بێ دیفاع لە ئەسقەلان کەیت یانە بێ دیفاع لە بەیت المەقدیس کەیت کامیان هەڵەبژێری وتی بۆ وتی بەس پارێزگاریکردن لە ئەسقەلان و لە غەزە 20,000 بۆ 25,000 مجاهید دەوێ لەبەرەوەی ئێمە هەر ئەو نەمارە بەدەستای ناتوانین دیفاعکەین تی چی بکەین وتیان بابین ئەسقەلان بسووتێنین ئەسقەلان پێیانەوە بوو کیشام ئەو نەجوان بوو لەسەر دەریا سەکەنە لەگەڵ غەزەیە تێکەڵ بووە هەستان چیان کرد سەلاحەدینیشیان برد و قەنەعەتیان پێ کرد سەلاحەدین فەرمی قەسەم بەخوا ئەگەر هەموو کوڕەکانم و کچەکانم بە یەک ڕۆژ بمبرن پێم خۆشترە وەک لەوەی کە بەردێ لە ئەسقەلان تێک بم بەڵام هەر چۆن بێ ناچار بوو سەلاحەدینیان برد و بەدەستی خۆیان ئەسقەلانیان وێران کرد بۆ ئەوەی کە خاچپەرستەکان ئیسفادی لێ نەکەن و قەلب الئەسەدی تێبچێ
ئەنجا ڕێگەی بینی میسر و شام بگیرێ، چکە ئەو شارە ڕێک لە بینی غەزە لەگەڵ ئەسقەلانە لەسەر گەروی بینی میسر و شام بوو. ترسان لەبەرەوە ئەو دەرگایان لە خۆیان داخست، هەستان ئەنجا خشت بە خشت و دار بە دار و قەلعە بە قەلعە و هەر هەمویان تەخت کرد لەگەڵ زەویە. خەڵکەکە شاوتیان بڕۆن بۆ شوێنێکی تر، ئەلێرە خاچپەرستەکان بەڕێوەیە. فعلا وەختێکیان زانی ڕیشارد گەیشتاوێ، دەستی کرد بەسەرەوەشە. مسلمانان وردە پاشەکشیان کرد کە زانیان هەدەفەکە چییە؟ هەدەفەکە بەیت المەقدیسە. ئینجا ئەم هەموو جێیشە جەڕارە ڕووی کردە بەیت المەقدیس. سەیری خۆکە بەراوردی خۆکە بە ئەم جێیشە. سەلاحەدینێک بە تەنیا جێیشەکەی کۆ کردەوەتی چی بکەین؟ وتیان سەلاحەدین یەک شوێنی ترمان پێ ناپارێزرێ، هەیە و نییە بەیت المەقدیسە. سەلاحەدین فەرمووی بچن ڕێگەکان و بیرەکانی سەر ڕێگەی بەیت المەقدیسم هەمووی بۆ تێک بن، هەرچی بیر و ئاوە پڕیان کردەوە بۆ ئەوەی کە نەتوان بێنە پێشەوە ئاویان لێ ببڕێ. هەموو ئەو شتانی کە لەبەر دەسای بیسووتێن، هەموو ئەو شارە بچکۆلانی کە هەیە هەر هەمووی تێک بن بۆی کە لە ڕێگەیشیان دەست نەکەوێت. ئەڵێ جێشەکەیە هەروە ئاهاتە پێشەوە، هەروە نزیکە بۆوە. ئەڵێ جێشەکەی سەلاحەدینیش پاشەشەی کردهبوو بۆ ناو بەیت المەقدیس. هەندێکیانان و سەلاحەدین با بچینە دەرەوەی بەیت المەقدیس لەوێ شەڕیان لەگەڵکەین، چکە ئەگەر شکانمانن ئەو کاتە چین شارەکانی تری شەگرینەوە، ئەگەریش نەمان شکانن ئەو کاتە بەیت المەقدیس لە پشتمانەوەی پارێزراوە بێ، وەکو ئەقا تۆقمان ناکەن هەموومان بکوژن، با بچینە دەرەوە. سەلاحەدینە یوت نەخێر، وەکو ئوحودی فەرموو نەخێر با بە ناو بەیت المەقدیسا شەڕکەین و دوور نەکەوینەوە. لەگەڵ زابتەکانی خۆیان لەگەڵ ئەمیرەکانی خۆیان نەگەوشتنە نەتیجە. لە قسەی سەلاحەدین هەگەڕانەوە. سەلاحەدین لەو کاتەیە نامەیەکی پێگەیشت کە سەیر دەکات، نامەکەی خوێنەوە کە سەیر دەکات. تەقیە دین عومەری برازای وفاتی کردووە کە دەسەر ڕاستی بوو لە جەنگا، ئەو نەیتر پشتی شکا، ئەو نەیتر ناڕەحەت بوو. ئەیسا لە کاریشە لەو کاتەیە تووشی نەخۆشی بۆ وفاتی کرد. لا حول ولا قوة إلا بالله. والله ئەوەی بەسەر سەلاحەدین هات بەسەر چێ و بهاتایە لە بنێهێنا قازیشە دادەفەرمێت ئەو شەو لە خزمەتیا بووم، جێشی ژووردە وردە نزیکێ بێتەوە لە بەیت المەقدیس. فەرمێ خەوی لێ نەکەوت هەتا بەیانی دانیشت. بەیانی نزیک بۆ لە سەحەر لەم کاتانەی تر کاتی نزا و پاڕانەوەیە، وتم قوربان سوڵتان بچوو تەزە بخەوە ساحەتێ بکە بەیانی ئەوە بەرگە ناگری. ئەڵێ من چوومەوە ماڵەوە و بانگی فەرموو. ئەلێ فێریش بووم، ئەچووم لەگەڵ سەلاحەدینە نوێژ و پێشنوێژیم بۆ کرد، بەبێ ئیمام نوێژی ناکرد، بەبێ ئێمە نوێژی ناکرد. ئەڵێ کە چووم کە سەیرەکەم دەست نوێژ دەگرێ، وتم نەخەوت، وتی نە وەڵا خەوی چی. ئەڵێ ماینەوە لە بەیت المەقدیسە زۆر بێتاقەت نوێژی بەیانیمان کرد. وتم سوڵتان شتێک هاتووە بە خەیاڵما. وتی ئادەی. وتم بۆ شتێک ناکەی. وتی ئەمڕۆ ڕۆژی جومعەیە، بڕۆ خۆ بشۆ، دەست نوێژێکی جوان بگرە، دوور کات نوێژی زوحا بکە، دوور کات نوێژ لە بینی قامەت و لە بینی بانگا بکە. لەو شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەیت المەقدیسا بەرز کرایە بۆ ئاسمان، بچۆ لەو شوێنەیە بپارێرەوە. بەس خواد ماوە، بەس داوا لەو بکە. بە هەرچی ئەسبابە ئێمە دۆڕان، بە هەرچی ئەسبابە بەیانی ئەم شارە خاچپەرستی تایە. چیمان کرد بوو بە خوری، ڕیسەکەمان لێ هەڵۆشایە. ئەڵێ سەلاحەدینم بینی هەستا دوور کات نوێژی کرد، فەرمێ سەری خستە سەر سوزدا، دەستی کرد بە گریان. تێ خوایە
هەرچی ئەسبابی دنیایە لەدەستما دەرچووە، هیچ شتێکم نەماوە، پەنای بۆ بەرم و پشتی پێبەستم، تەنها دەرگاکەی تۆ نەبێت. خوایە تۆ پشتم بەرمەیە، خوایە مێڵت بکەوم، خوایە ئەم شارە تەسلیمی ئەو درندانە و ئەو خاچ پەرستانە نەبێتەوە جارێکی تر. ئەڵێ ئەم بینی هۆن هۆن فرمێسکانی داباری. ئەڵێ کە دوای نوێژمان کرد، خەبەرهاو لە خاچ پەرستەکانەوە وتیان جێشی خاچ پەرستی وەستاوە و کێشەیان بۆ دروست بووە. تمەز بەریتانیەکان و فەڕەنسیەکان بۆ خۆیان ڕێ ناکەون. فەڕەنسیەکان ئەڵێ با هێرشکەین، قەلب ئەسەدی شەڵێ ئاو نییە لە ڕێگا، هەبوومان لە توینوا ئەمرین. وتیان ئینجا قەیچیەکە هەر ئەگەین. وتی هەتا سەلاح الدین قەلب ئەسەد وتی هەتا سەلاح الدین لەناو قودسا بێ نەبەتەما بن تەوقیکەن نەبەتەما بن بیگرن. سەلاح الدین قودس بۆ ئێوە چۆڵەکە ئەلێ ڕێک ریشاد ئەسەد وەستا. ئەو عەسری ڕۆژی جومعە خەبەر هات بۆ سەلاح الدین وتیان وەستاون بەسەر ئەسپەکانیانەوە مناقەشاکەن. سەلاح الدین ئەڵێ ئایەکی پیا. ئەلێ ڕۆژی دووشەممە خەبەر هاوتیان سەلاح الدین مژدا وتی چی بوو؟ وتی جێشەکە کشایەوە، کێشەیان بۆ دروست بووە، پاش کشەیان کردەوە تویان ناتوانین ئێمە ئەوە بکرین. ئینجا پەیتا پەیتا قەلب ئەسەد جواب بێنات بۆ سەلاح الدین، ئەی سەلاح الدین وەرە با سوڵح بکەین، سەلاح الدین وەرە با ڕێ بکەوین. سەلاح الدین لەگەڵ سوڵحانە بوو، 45 دانە جار جوابیان بۆ نارد. لە ماوەی 15 مانگا داوای سوڵحیان لێ کرد. سەلاح الدین وتی عاقڵانی نییە من بێم بەرامبەر بە مەلیکێ بۆستم کە هێشتا شەڕمان لە بەینایە. براکەی خۆی نرد مەلیک العادل بۆ سوڵح، بۆی کە بزان چیانەوێ. یەکەم داواکاری ئەوانیش وتیان قودسمان بنەوە، سەلیبی سەڵەبوت کە داگیرتان کردووە لە حەتینا تەسلیممان کەن، با بکشینەوە. مەلیک العادل کە ئەمەی بیست وتی شتی وا هەر نییە و هەر نابێ، مستحیلە ئێمە بین ئەمەتان لەگەڵا بکەین. چەند جارێک سەلاح الدین براکەی خۆی نرد لەگەڵ ڕیشاردا مفاوزات کەن، نەگەیشتە نەتیجە. دوایی وا عیلاقە و تێکەڵیان بۆ دروست ببوو. ڕیشاد قەلب ئەسەد بڵێ چی باشە. وتی کاکە من پێشنیارێکم هەیە، من پێشنیارێکم هەیە. پێشنیارەکە چییە قوربان؟ تەبەن ئاگاتان لێ بێ هەموو کەسێ پیایی بەجەرگ و ئازای خۆشەوێ. ئەلێ مەلیک العادلی برای سەلاح الدین کوڕێکی زۆر بەغیرەت و زۆر بەجەرگ بوو. ڕیشاردیش هەموو جارێ پێیەوت ئەی توا حەزەکەم سەلاح الدین ببینم، حەزەکەم جارێک موعیدێکمان بۆ ڕەخی پێکەوە. دوژمنیش پیایی بەغیرەتی خۆشەوێ. وتی ئینجا دوای ئەوەی کە حەد لە مفاوزاتان نەگەیشتە نەتیجە وتی من دەزانی شتێک هاتۆ بمێشما. وتی چی؟ وتی مەلیک عادل. وتی بەڵێ. دعوەتێکی بۆ کرد طبعاً، وردە وردە تێکەڵی و دۆستایەتی و ئەو نەچوو بوون بۆ لای یەکتری تر وەکو چۆن ئەڵێ ئاشنا بوو بوون بە یەکتری. وتی ئەرێ من خوشتێکم هەیە ناوی جوانەیە. جوانە؟ وتی وتی ئەوە بۆ ناوی بدەمێ و من و سەلاح الدینیش لە بەیت المەقدس و لە منتەقەکە ئەکشینەوە، ئێوە بۆ خۆتان ژن و مێرد بن و هەمووی ئەخینە بەردەسی ئەم خێزانە مەلیکیەوە. خوشکەکە هی من و زاواکەشی برای سەلاح الدین. مەلیک عادل بڵێ چی باشە؟ کاکە مەسلحەتێتی وەڵا. وەڵا وتی وەڵا بۆنە کە سەلاح الدین شتەکەی بیستی و کاکە هەر ناچێت عەقڵەوە. خوشکەکەی ڕیشاردیش رازی بوو، بەڵام یەک شەرتی هەبوو. وتی ئینجا من چۆن شۆکەم بە موسڵمان؟ ڕیشارد بە مەلیک عادل بڵێ چی باشە؟ وتی بۆ نایی بێ تۆ بیبی مەسیحی و خوشەکەم لێ مارەکەم. قەیچێکە وەڵاتی وای بە مەسیح. یعنی ئەوە تەقارب دروست بوو بۆ لە بەینیانە. بە شێوەیەک ڕیشارد کە نەخۆشە کەوت لە کاتی جەرگەی شەڕەکەیان نەخۆش بوو. ئەیوو سەلاح الدین حەزم لە ئاوی ساردە لەگەڵ میوەیە. سەلاح الدین لە بەیت المەقدس و لە شامەوە ئاوی سارد و میوەی بۆ ئەنارد. سبحان الله سەیرە گەورەی ئەم پیاوەکە لە ناو جەرگەی شەڕە داوای لە سەلاح الدین یەکرد شتی بۆ بنێرێ، سیقەشی پێکرد گەزاری تێناکە، ئەی خواردەوە لە بەرچاوی ئەو خەڵکە. ئینجا دوای ڕێکەوتن بە سوڵح
ماوەی سێدانە ساڵ شەڕ بوەستێ و شەڕ لەگەڵ یەکتریانەکەن و ئاشتی و تەبایی بکوێتە منتیقەکەوە و قودسیش هەر بەدەست موسڵمانانەوە بێ. سەلاحەدین کە ئەم شەرتەی فەرز کرد، هەرچی خاڵ و هەرچی مەرج و هەرچی پلانی سەلیبیەکانە بوو لە حەملەی سێمی خاچپەرستەکانە هەر هەمی هەڵوەشانەوە، ئنجای تر وردە وردە ئاشتی کەوتە منتیقەکەوە. جەنگاوەری کافرەکانە هاتن، هی خاچپەرستەکانە هاتن بۆ ناو قودس، لەوێ حەجی خۆیانە کرد و سێدانی معبەدی قیامە و کەنیسەی قیامەیانە کرد. مسلمانانە چوون بۆ یافا و لەوێ تیجارەتیانە کرد، خەڵک ئاوا تێکەڵ ببوو. ئینجا ڕیشار هیچی بەدەستەوە نەما بوو. ئەیوو سەلاحەدین یەک پیاوەتیم لەگەڵ کە ئەیوو چی؟ ئەیوو ئەو حاجیانەی خاچپەرستەکانی ئێمە کە ێن بۆ لای تۆ بۆ بەیت المەقدیس بۆ حەج ئیجازەیان مەیە، با بۆ ڕەقەیم نبێنە ژوورەوە. سەلاحەدین شەوی جاوەڕەخی تۆم بۆ چییە؟ ئەوەی کەیە بۆ لای ئێمە یخینە سەر و سەر چاو حیمایەتیانەکەین تا ئەگەڕێنەوە. ئەنجا خاچپەرستەکانتیان باشی ئێمە چەند ساڵە شەڕەکەین بۆ ئەوەی کە بە ئاشتی بتوانین حەجی بەیت المەقدس و کەنیسەی قیامە بکەین. ئیستاکەنە ئەمەمان بۆ لواوە، باش ئێمە ئەمە هەموو شەڕ و کوشتارەمان لە پێناوی چیا کرد؟ بەدەست پیاوێکی ئاواوە بێ سەدقات لە یەهود باشترە کە کاتی خۆی هەمومانی قەت و عام کرد و سەلیبی سەلەبوتی کردی بە ژێرگڵەوە. بۆیە خۆشەویستەکانم ئالێرانەیە ئەم سوڵحە و شەڕ وەستا و ئێستا کێنا سەلاحەدین ماوەتەوە چاوەڕێیە کات لەناو قودسە، ئاوەدانی کاتەوە، حەج بکە، بچێ بۆ دیمەشق، جارێکتە شەڕ دەست پێ کاتەوە. ئەمە لە کۆتا زنجیرەی باپیرە گەورەمانە ئینشاءڵڵا لە سبەیشەوە بە خزمەتتان شا دەبینەوە ئیبیستین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.